ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بابەتی ئەمڕۆمان نووسینێکە لە بەڕێز ئەمیر عومەر، بابەتێکی دەربارەی شکستی مێز و ئامادەیی هێز. بەڕێز ئەمیر بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کاتوەڵێ هیچ شک و گومانی تێدا نییە کە لە دوای کۆتای هاتنی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران هەتا دێت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو قۆناغێکی نوێ و مەترسیدارترین ناجێگیر ملدەنێت. زۆربەی ئاماژەکان پێمان دەڵێن کە وەستاندنی ئەم یەکتر گەوزاندنە تەنها نەفەزدانێکە. لە گەڕی دووەمدا گڕی زۆر گەورەتر و بێ ئامان لە ناوچەکە بەردەدەن. ئیسرائیل و یارمەتی دەرەکانی پێیان وایە دەرفەتێکی مێژووییان بۆ هەڵکەوتووە، بە هەر نرخێک بێت نابێت لە دەستی بدەن بۆ دامەزراندنی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ کە تیایدا ئیسرائیل ببێتە هێزی باڵا دەستی بێڕەکابەر. بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە کە ئایا ئێران ڕێگە بە جێبەجێکردنی ئەم دیزاینە دەدات؟ ئایا ئەم دۆخە بۆ ئیسرائیل و هاوپەیمانەکانی دەرفەتی مێژوویی دەبێت یان خەونێکی تاڵ و بەتاڵ؟ ئەم پرسیارەی کە وەڵامەکەی داهاتووی ناوچەکە دیاری دەکات بە هەواڵەکانی ببورن بە هەوڵەکانی تارانەوە گرێدراوە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان لە ناوچەکە و لە دنیادا، بە تایبەتی لەگەڵ ڕووسیە و چین. دیدارە بەردەوامەکانیان لەگەڵ ڤلادیمیر پوتین و سەرکردەکانی چین، هەروەها مامەڵەی کڕینی چەکی پێشکەوتوو کە هەموو ئەمانەش وەک تاکتیکێکی دژە ئەمریکی و ئیسرائیلی دەبیندرێن. لە نێو هەموو ئەو لێکدانەوە و شۆڤانەی دەکرێن بۆ شکستی مێز و ئامادەی هێز، نووسەری کتێبی هاوپەیمانی بەرژەوەندیەکان ترینا پارسی باس لەوە دەکات کە پێش کۆتایی ساڵی 2025 شەڕێکی گەورەتر لە شەڕی 12 ڕۆژە ڕوو دەدات. خولاسەی کەلام باس لەوە دەکات بەردەوام هۆکارەکانی جاردانی شەڕ چین لەسەر چین کەڵەکە دەبن و بە قەومانیش زۆر گروپی چەکدار تێیدا دەگلێت و ئاماژەی مەترسیداریشە بۆ تەقینەوەی گەورە و نادیاری ئایندەی هەموو ناوچەکە. ئەگەر هەواڵەکانی میدیاش کە بەشێکیان پەیام و لێدوانی بەرپرسانی باڵای ئیسرائیلین و وەک سەرچاوە وەربگرین، دەبێت گومان بکەین کە لە گەڕی داهاتوودا تەل‌ئاڤیڤ مەیلی بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆیە بە شەڕی بە وەکالەت ڕازی نییە. وەگەوەی نیازی ئیسرائیلەوە بێت لە دوای نیشتنەوەی تەپوتۆزی شەڕ بە جیهان بڵێ بە چەند ڕۆژێک ڕۆژهەڵاتێکی نوێ لەدایک بووە. زۆر پرسیار هەیە، جارێ وەڵامیان نییە، بەڵام باجارێ بپرسین ئایا ئەو ڕووداوە و ئەو ڕووداوە گەورانەی کە لە ڕێگادان و وەک باز دەکرێت بە ڕوودانی نەک تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن بەڵکو کاریگەری لەسەر جیهانیش دروست دەکەن، کەی ڕوودەدات؟ لە کۆتاییدا زیادەڕۆیی نییە ئەگەر بڵێن ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخ و سەردەمێکی مەترسیدار و بەڕاستی نائاساییدایە. هەموو ئاماژەکان ئەوە پیشان دەدەن کە ئەم ئاسایشەی ئێستا جێگیر نییە و گۆڕانکاریەکی گەورە لێ ڕێگادایە کە نازانین بەرەو ئاشتی و سەقامگیری ئەنگاو دەنێت یان هێندەی تر قوڕەکە خەستر دەکاتەوە و نان و ئەمان ناهێڵێت. ئەی هاوڕێیان، ئەی هۆزی بەشمێنەکان، هەستن دیلاونی برسیەتی ئێران، ئەم بانگەوازەی ڕاگەێنین بە گشتیهان. وەرن یاران وەرن، با هەڵی پێچین و ژێر و ژوورکەین، با هەڵی پێچین و ژێر و ژوورکەین ئەم دەورە کۆنە لە ئێران. ڕابین بۆ ڕزگاری، ڕابین نەشاو نەشێخ ناسمان.
حسین لپی کشم تاکو دگن با من او کسیلا مردن ترسا لا کاروانی خوابت جیما بینەرانی خۆشەویست لە بابەتی دووەمی بەرنامە ئەمڕۆکەماندا باسێک بکەین لە دەستگای قەزای گەندەڵی ڕژیم. هەر بەگەزانن قووەی قەزای ڕژیم لە گەندەڵترین ناوەندەکانی حکوومەتیە لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ئەم ناوەندە لەسەر بنەمای نادادپەروەرانەترین و کۆنەپەرستانەترین یاسا و ڕێساکانی ئەم سەردەمە بەڕێوە دەبرێت کە پاشماوەی دەورانی جاهلیەتی نیمچە دوورگەی عەرەبستان و دادگا سەدە ناوەڕاستیەکانی ئەوروپایە. ئەو حکمانەی کە لە بێدادگاکانی سەر بە قوۆی قەزایدا دەردەکرێن نەک هەر بۆ زیندانیانی سیاسی کە هەمووان لەگەڵ پێشینەکەی ئاشنان، بەڵکو تەنانەت دەرهەق بە زیندانیانی عادیش کە بەڕێوە دەچن نادادپەروەرانن. زۆرن ئەو مرۆڤە بێتاوانانەی کە سەریان چۆتە باڵایدار یان ساڵانێکی تەمەنیان لە گۆشەی زیندانەکاندا بەفیڕۆ چووە. لە ناو ئەم سیستەمەدا ئافتاوە دزەکان دەگیرێن و دزیە گەورە و ملیاردیەکان پەردەپۆش دەکرێن. لەم سیستەمەدا وردەفرۆشەکانی مادەی هۆشبەر سزا دەدرێن، بەڵام بڵاوکەرەوە گەورەکانی ئەم مادەی و مافیا گەورەکان یان کە خۆیان لە کاربەدەستانی سەرەوەن یان لەگەڵ کاربەدەستانی سەرەوەدا دەستیان تێکەڵا بە ئازادی دەخولێنەوە. لەم سیستەمە قەزاییەدا ئەو ژنە لێ قەوماوانەی کە لە سایەی خەسارە کۆمەڵایەتیەکان و بێبەشێ ئابوووریەکاندا ناچارن لەش فرۆشی بکەن، سوکایەتیان پێ دەکرێت و زیندانی دەکرێن، بەڵام زیندانیانی بورن، بەڵام دامەزرێنەرانی عیشەتکەدەکانی تایبەت بە دەوڵەمەندەکان ئازاد دەکرێن و لە بەرهەمی ئەو سەروەتە شەپەڵەی کە پێکیان هێناوە بوونەتە خاوەنی ژیانێکی ئەفسانەیی. لەم سیستەمەدا تاوانی کەم و چکۆلە قورستترین سزای بۆ دەردەکرێت و چاوپۆشی لە تاوانی گەورە دەکرێت. لەم سیستەمەدا وردەفرۆشەکانی مەوادی مخەدر وەک گوترا سزا دەدرێن، بەڵام گەورە فرۆشیارانی ئەم مادەیە یاخودی بەرپرسیارانی پایە بەرزی ڕژیمن یان لەگەڵیاندا شەریک و هاوپیاڵن. لەم سیستەمە قەزاییەدا ئەو ژنەستەم لێکراوانەی کە بەهۆی هەژاری و دژواری بارودۆخی ژیان وەگەلێک ئازاری کۆمەڵایەتی ناچار بە لەش فرۆشی دەبن، سوکایەتیان پێ دەکرێت و زیندانی دەکرێن، بەڵام ئەو کەسانەی کە حرام سەرای تایبەت بە دەوڵەمەندەکان دەخەنەڕێ ژنان بە ناوی سیغا
بە ئەموو ئەو دەفرۆشن ئازادن و بە سەروەت و سامانێکی نامەشروعەوە کە پێکیەوەیان ناوە ژیانی ئەفسانەیان بۆ خۆیان دروست کرد. لەم سیستەمەدا قاچاقچیانی ئینسان کە سەریان لە ئاخوڕی حکوومەتدایە کچانی تازەلاو بەرەو کۆیلەتی جنسی ڕادەکێشن وەڕەوانەی شێخ نشینەکانیان دەکەن و لە بەرامبەردا دادگاکانی دەستگای قەزایی ئێران ژنانی بەناو بێحیجاب دادگایی دەکەن و مامورە تایبەتەکانیان ئازادی تاکە کەسی خەڵک لە ژێر ناوی پاراستنی ئەخلاقی ئیسلامیدا پێشێل دەکەن. ئەو یاسا دژە ژنانەی کە نیوەی ئەم کۆمەلگای لە سەرەتاییترین مافی تاکە کەسی کۆمەڵایەتی ئابووری و بنەماڵەی بێبەش کردووە. هەر لەم دەستگا قەزاییە گەندەڵەدا دەژین، هەر لەم دەستگا قەزاییەدا هەموو ئەم یاسا و ڕێسانە دادەڕێژێ. دەستگای قەزایی ئێران گەندەڵترین ناوەندی حکوومەتیە. ئەم ناوەندە لەسەر ئەساسی ناعادەڵانەترین و دواکەوتوترین یاساکانی سەردەم کە پاشماوەی سەردەمی نەزانی لە نیمچە دوورگای عەرەبستان و دادگاکانی سەدەی ناوەڕاست لە ئوروپایە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتی سێمی بەنامەی ئەمڕۆکەمان دەربارەی ئەو ئامار و هەواڵانەیە لەسەر کوشتار و مەرگ لە جاجە و ڕێگاوبانەکانی ئێرە. هەروە گەزانن ڕۆژ نییە کە چەندین هەواڵی دڵتەزێنی کوشتار لە جادە و ڕێگەوبانەکانی ئێران بڵاو نەبێتەوە. لە ڕووی ڕێژەی ڕووداوی هاتوچۆی لە ئێراندا، ئێران نسبەت بە دانیشتوانی لە ڕیزی یەکەمی وڵاتانی جیهاندایە
کە هۆکاری سەرەکی زیادبوونی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ ئەوەیە کە زۆربەی پرۆژەکانی جادەسازی لەلایەن ناوەندە دەوڵەتی و شرکەتەکانی سەر بە باقی دەستگاکانی حاکمیەتەوە ئەنجام دەدرێن کە پەروەندەکانیان پڕە لە گەندەڵی و پڕە لە ڕشوەخۆری. ڕاستیەکەی ئەوەیە کە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوی جادەیش شیاوی پێشگرتنن. ئەوەی بۆ گەیشتن بەم ئامانجە پێویست ئەنجام بدرێت سەرنجان بە ئیمەنی جادەکان و پێڕاگەیشتنە بەو شوێنانەی ڕووداوی زۆریان تێدا ڕوودەدات کە ئەمانە وەک نوێژەنکردنەوەی پرد و جادەکان لە کاتی خۆیاندا و دانانەوەی تابلۆی وشیارکەرەوە و دروستکردنی خەتکێشی و دانانی چرای ڕۆشنایی لە جادە شلۆغەکاندا. لەگەڵ ئەمانە چاودێری بەرپرسانە بەسەر ستاندارد و ئیمەنی ماشێنەکان و قەدەغەرکردنی کەڵک وەرگرتن لە ماشێنی کۆنە و ناسلامەت و کۆنتڕۆڵکردنی بەردەوامی باقی وەسیلەکانی گواستنەوە گەیاندن لە جادەکاندا ئەو هەنگاوانەی دیکەن کە دەتوانن ڕووداوی هاتوچۆ کەم بکەنەوە. بێجگە لە هەموو ئەم ڕاستیانەی کە باس کران، دروستکردنی ناوەندی زانیاری گەیاندن، بەرزکردنەوەی زەرفەتی یارمەتیدان، دروستکردنی شوێنی حەسانەوە بۆ دەرکردنی ماندوویەتی شۆفێران لە نزیک جادەکانی یارمەتی کەمبوونەوەی ڕووداوی ترافیکەدا. ڕاستیەکی ترەوەیە کە ڕژیمی ئیسلامی و ناوەندەکانی یاوێتە بە گەندەڵی ماڵیش بە هیچ شێوەیەک نەدەیانەوێ و نەدەتوانن ئەو کردارانەی باسکران بخەنە دەستوری کاریانەوە لەبەرەوەی ئەوان بەرامبەر گیان و ژیانی خەڵک هەست بە بەرپرسیارەتی ناکەن و تەنیا قازانج پەرستی ماڵی لە ئەولەوێتی کاریاندایە. بەم هۆیەوەیە کە ناکرێت چاوەڕوان بیت کە لەژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا کە کۆمەڵگای لە هەموو بارێکەوە کردوتە وێرانە و دیاردەکانی وەک ئێعتیاد، ڕووداوی شوێنی کار، منداڵانی کار و هەژاری چەند لایەنەی لە کۆمەڵگادانی یادە کردووە ڕووداوی سەرچاوەگرتو لە هاتوچۆ بە شێوەیەکی جددی کەم بکاتەوە. ڕژیمی ئیسلامی کە شۆفێران بە خەتاباری ڕووداوە ماڵوێرانکەرەکانی ترافیک دەناسێنێت لە ڕاستیدا خۆی خەتاباری سەرەکیەم بارودۆخەیە و دەبێت لە بەرامبەر ئەو بنەماڵانەدا کە خۆشەویستانی خۆیان لە دەستداوە وەڵام دەرەوە بێت. باغی پراتی لاویم بسمر ما گلگنم چی لسر ما بو بلام چی هات بسر ما گلگنم آرزوم بو او سفر رگی جیان بی کچی روح تنیا جادت شولو سفر ما گلگنم روح تنیا جاده چولو سفر ما گلگنم لیوی پردای کم جوانی ماچد تبی چشتی شونم عرق دردال شرما گلگنم استکش داود کدی صد شعری تازم گلکا باب زانی دل سرو هست هرما گلگنم باب زانی دل سرو هست هرما گلگنم هاوەکانت هالمەدەن بۆ جوان پەرستی و شێری تەڕ بەسەبەب پارچەی غەزەڵ نەبڕا بە بەرما گوڵگەنم
داخی بمهری و غم و آزار و جانم چشت بود داخی هجر ما اویشت ناچی گرما گل گنم داخی هجر ما اویشت ناچی گرما گل گنم چاوەکانت بۆ دەخەیتە بەرنیگای سەردی هەوەس تۆ گەشی نەچێشتووە ئازاری سەرما گوڵگەنم عمری کورتم تازە مەودای هاتنت نادا گوڵم بێرە سەر گۆڕم قسە و باست ئەگەر ما گوڵگەنم بێرە سەر گۆڕم قسە و باست ئەگەر ما گوڵگەنم بەڵێ بینەرانی خۆشەویست دوا بابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان باسێکە لەسەر تەقینەوەی مین لەسەر سنوورەکان و ڕێگاوبانە مەرزیەکان بە شێوەی مامناوەند هەموو ساڵێک 300 ڕووداوی تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکان ڕوودەدەن کە قوربانیەکانی بریتین لە مناڵان زەحمەتکێشانی لادێ لە کاتی کوشتوکاڵ و کۆڵبەرانی سەر سنوور بەپێی دانپێدانانی کاربەدەستانی حکوومەتی نزیکەی 16 ملیۆن مینی چێندراوی شەڕ ئێران و عێراق هەیە کە کۆنەکراونەتەوە و ڕووبەری 6 ملیۆن هێکتار لە ناوچەکانی ڕۆژاوای ئێران مەیدانی ئەم مەترسیە سام ناکەن 4 ملیۆن هێکتاری ئەم بۆسەی مەرگە لە ناوچە شاخاویەکانی پارێزگاکانی کرماشان کوردستان و ئازەربایجانی ڕۆژاوا هەڵکەوتووە کۆماری ئیسلامی نەک هەر هیچ هەوڵێک بۆ پاکردنەوەی مەیدانەکانی مینی پاشماوەی شەڕی 8 ساڵ ئێران و عێراق نادات بەڵکو ڕێگریشە لەوەی کە ڕێکخراوە خێرخواز و نێونەتەوەیەکان بۆ ئەو مەبەستە بێنە کوردستان و لەم بارەوە یارمەتی خەڵک بدەن بەڵام کێشەکە تەنیا ئەوە نییە ڕژیم ئیسلامی نەکارمینەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کۆناکاتەوە بەڵکو بەردەوام خەریکی چاندنی مینی ببورن مینی تازەشە ئەوانەی کە جمهوری ئیسلامی سەرەڕای ئەم هەموو مەترسیەکە لە شەڕی کاولکاری عێراق و ئێران بەجێماوە بە چاندنی مینی تازە ڕێگەیان لێ دەگرێ زەحمەتکێشانی کۆڵبەرن کە بەهۆی بێکاری و هەژاری ناچارن گیانیان لەسەربەری دەستدا بنێن و بۆ پەیداکردنی بژێوێکی مەمرە و مەژی ڕێگای مان و نەمان بگرنە بەر خەڵکی زەحمەتکێشی ئاوایە سەر سنووریەکانن کە بەڕەنجی شانیان بژێوی خۆیان بە کشت و کاڵ دابین دەکەن و ئەوەندە ئیمکانیان نییە کە بتوانن دەست لەو زەویانەی کە مەترسی مینیان تێدای هەڵبگرن زەحمەتکێشانێکی بێکار و هەژارن کە بۆ کۆکردنەوەی یاوگوڵی بەهاری ژیانی هەژارانیان دابین دەکەن یان مناڵانێکن کە لە جیاتی بەهرەمەندبوون لە شوێنی تایبەت بۆ کایەکردن و حەوانەوەیەکی بە ئاسوودەیی و بەبێ مەترسی لەگەڵ دایکان و باوکانیان لە بەیانیانەوە تا ئێوارە ڕوودەکەنە مەزراکان و بگرەکاریش دەکەن بێگومان ئێمە لە هەموو بارێکەوە بۆ کۆتایی هێنان بەم بۆسەی مەرگە هەوڵمانداوە و دەنگی خەڵکی ئەو ناوچانەمان بە گوێی ئەو NGO یان ئەوانەی کە لەم بوارەدا کار دەکەن گەیاندووە و زانیاری پێویستمان پێداون بەڵام ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێگەی چالاکیان پێنادە بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێی سەرنجسان بووێت تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕلا کامەرانیتان دەسپێرم
هوار بو آزادی جنوبیا برخودان تا آواتکان من بیتدی نزیندانو اشکنجدان نعدمو گل باران چوکدان آداد با او خلقی بو آزادی دینا میدان آزادی 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 نویت وند شیرینا یاند بود دری باشدی و آزادی و آزادی لسروی رنگ و نجادی لفاوی سوری بهارا سرالدانی کرکران والرا شبای بقرارا خروشی چینی چاو سوان نظامی سر مایداری لبنیادا و تبددن اواهدی برولترا marşı azaya dile dedem azadi 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 navete vende şirina yanıdı bu dediri başadi o azadi leseru irangu necadi شقم نمايا ولا دنيا بخيني مسور نبي الزندانك بشك نبام لوي أزادي دل نبي بفشرين بني قفص بهو فرين بالن دكان نغمي أزادي بخيني هموی جهان آزادی 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 نویت وند شیرینا یاند بود دری باشدی و آزادی لسروی را